و مجاره و او پیشبینی تنه بحث کردن که عراق بکوت نافا گریدا گل برس دکتر غازی فیصل و برای سنتر عراقیش بوی وکالین استراتژیک و جمعانه پا که راستا خودت گل مدابش اوردنه دکتر گلکس پاست کوین گل مدانه اول گروپین چک داری بتایبتی مقاومه اسلامی العراقیت که جبوی وی قضیه که فلسطین و فلسطینی و عرب و مسلمان کار جبویت کرد جی یعنی دولتك جبوي فلسطين أنا بقى قضية فلسطينية يعني جي فلسطيني أفا قال لك جدا شوي بالكو زرار وزيان جبوي عربان جبوي مسلمانان نافا ناف شيء ده مؤكد رونا من هاورام لوي كا أو ميليشانا أنزامي ددن استراتيجيتيكا بو هراسان كردني أو برسيكا لرجلات ناورات ناوتاكا هي ميليشاكان پەیوەستدارن بە بەرگری ئیسلامی ناوچەکە عراقی نین لە کڕۆک و ناوەڕۆکی خۆیان لە بنچینەدا باوەڕیان بە نیشتیمانی عراقی نییە باوەڕیان بە ویلایەتی فەقیهی و دەسەڵاتی پابەندی و وابەستەیی هاوپەیمانی پاسدارانی ئێرانەوە هەیە ئەجەنداکەیان ئەجەندای ئەو هێزە چەکدارانە ئەجەندەیەکی هەرێمی نێونەتەوەیی سنوور بڕا ئێران ئەو پرسە و دۆزی فەڵەستینی خۆماڵی کردووە بەشێکە لە بازرگانی سیاسی لە پرس و دۆزی فەڵەستین بەداخەوە ئیمڕۆ غەزا وێرانکاری بخۆیەوە دەبینێت بە تەواوی تێچوەکەی 20 ملیار دلار دەبێت لوبنان بە هەمان شێوە وێرانکاری بەخۆیەوە بینیوە کە ملیاران دلار تێچووی ئاودانکردنەوەی دەبێت پرسی فەڵەستین لەو جەنگەچی دەستکەوتووە ئەو وڵاتە ئەو مردمەرگە کۆمەڵکوژیە وێرە ئاوارە بوون لە لوبنان لە سووریا بۆی ئەو استراتیژەتێک کە هەیە کە هەرێمیە استراتیژەتی میلیشیا چەکدارەکانە بۆیە ئەو جۆرە میلیشیانە ئامانجیان و ئازادکردنی فەڵەستین نییە زیاتر لەوەی دروستکردنی ڕژێمێکی شیعی فقهیە لە ڕۆژاتی ناوەڕاست و جیهان دکتور مادام دروستکردنا ڕژێمەکە شیعیە ویلایەتە فەقیهە ژالیە گروپên çekdarî ve yani alîkariya Îranê حتی چرا دەت سەرکەفتینە ji bo ku bazineya şîebûnê taybetî jî berfirehtir be êdî ew du zat destê sunneyan da bûye ji bo Filistînî bikeve destê şîeyan da taybetî jî bazirganiyê vê babetî bikin taybetî jî nava Iraqê de پێم وانە ئەوان سەرکەوتوو بوون سەرکەوتوو ببن دەبێت بزانین کە ڕێژەی مسلمانان ملیار و نیوە لە ملیار و نیو مسلمان باوەڕیان بە دەسەڵاتی ویلایەتی فەقیهی و ئەو هێزە هەرێمیە نییە باوەڕیان بە ڕژێمی جیهانی شیعی نییە کێشەکە لە ڕووی منهەجی و ڕوانگەی ئاینی بیردۆزی لەوێوە سەر هەڵدەدات واتە پرۆژەی ویلایەتی فەقیه ڕوبەڕووی بەرهەڵستی زیاتر لە ملیار و نیوێک مسلمان لە جیهان دەبێتەوە لە هەمان کات بەرهەڵستی وڵاتە جیهانیەکان و مسلمانەکانیش دەبنەوە ئەمە وێ ڕای کۆمەڵگەی نێودەوڵەتی ویلایەتی فەقیهیان ڕژێمێکی هاوشێوە جیهان دەگەڕێنێتەوە بۆ سەردەمەکانی ناوەڕاست ئەوەی کە لە جیهان باوە باز دەکرێت سەردەمی کڵێسا سەردەمی تاریکایی نەک دموکراسی کە خەڵک دەیەوێت یان دەوڵەتی دامەزراوەکان ئەوان دەیانەوێت دەوڵەتی پابەندی ئاینی بێت دەوڵەتێکی جێگرەوەی ئاشتیە بۆ جەنگە ئێستا جیهان پێویستی بە وڵاتێکی ئاشتی خوازە پێویستی بە سەقامگیریە هاواهەنگی ڕێزگرتن لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی جیاکاری ئاینی نەژادی ئایدۆلۆجی دکتور یعنی بابەت gelek شوێ ماسترە ku Iraq bişێت ڕۆپڕۆی van مەترسیان bin ku prostî ew sînaryoyê têne behezkirin Iraq bikeve nava şerî dat nava vê agirî da nizîk em dê bînin yan jî welatên Rojhilata Navarazdê alîkariya Iraqê bikin
دست ایران و گروپین چکداری بین نداره. لەوە هاوڕام کە هەوڵی زۆر هەن لەلایەن وڵاتانی کەنداوی عەرەبی شانشینی عەرەبی سعودی مصر ئوردن وڵاتە جیاوازەکانی دیکە وڵاتانی عەرەبستان دەیانەوێت عێراق ڕزگار بکەن لە هەژمون و دەسەڵاتی ئێرانی و ویلایەتی فقهی ئەوان پشت دەبەستن لە ڕێگەی دامەزراوە ئەمنیەکان دەخزێنە ناو دامەزراوەکانی دەوڵەت لە سوپا لە وەزارەتە جیاوازەکان دەستێوەردان لە کاروباری سیاسی دەستێوەردان لە کاروباری ئابووری بابەتی تاوانی ڕێکخراو دزەپێکردنی ملیاران دۆلار نەوت ئەمان هەموو کێشەگەلیی کەڵەکە بوون لە عێراق هۆکارەکەشی ئەو هەژمونگەراییە باڵایە وڵاتە هەرێمیەیە وڵاتە عەرەبیەکان وڵاتە موسڵمانەکان کۆمەڵگەی نێودەوڵەتی بە دڵنیاییەوە کار دەکەن لەو پێناوەی عێراق ڕزگار بکەن لەو بارودۆخە مەترسیدارە و گەڕانەوەی بۆ وڵاتێکی شارستانی دیموکراسی فرەیی و پێکەوەیی دوور لە جیاکاری دەمارگیری ئاینی و نەژادی ئەو تاوانکاری و دەمارگیریە چەکدارەی کە هەیە میلیشە چەکدارەکان لە عێراق لە بەرامبەر ئەو میلیشیانە ناتوانن فەڵەستین ڕزگار بکەن پرۆژەی ئێران پرۆژەی تێکەڵکێشی و وێرانکاری ناوچەکەی ئەوکو چۆن لە سووریا ئەنجامدرا لە لوبنان ئەنجامدرا ئێستا لە عێراق بارودۆخ ئاڵۆزە ئەمە سەرەڕای یەمەن کە چەندین جەنگی بەخۆی بینیوە ئاڵۆزی عێراقی بکەین چنە ئەو سیناریۆن پێشی عێراقێ چت نێڤبەرە کەفتنەت ناڤە ئاگریدا چژی ئیدی نەهێلانە گروپên چەکداریان ناڤە عێراقێدا دەسەڵات هەمی دەستی حکوومەتێدا بە ئەو سیناریۆ چنە پێشی عێراقی عێراق بە فەرمی بەشێک نییە لەو جەنگا بڕیاری سیاسی بەو شێوەیە نییە ئەمە لە تابەتمەندی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن ئەمە لە دەسەڵات و توانستی میلیشاکان نییە عێراق پەلچێشی ئەو جەنگە بکەن ئابوووریەکەی وێران بکات کۆمەڵگەی سەر لەبەری شێوێنێت وێران بکات جەنجێکی بێئەنجام جەنجی ئازادکردنی فەڵەستین پرسی فەڵەستینیەکان خۆیانە گەلی فەڵەستین مافی بڕیاردانی لە چارەنووسی سیاسی خۆی هەیە بۆ ئەوی وڵاتێکی سەربەخۆی هەبێت خاوەن سەروەری بێت لە چوارچێوەی جارنامەی نەتەوەی گرتوەکان لە چوارچێوەی پرۆژە بڕیارە نێودەوڵەتەکان ئەمە هەڵوێستی سەرۆکوەزیران محەممەد شیاع سوودانیە دووەمیش هەڵوێستی میلیشاکان دژەکە لەگەڵ حکوومەتی عێراقی لەلایەک ئەو جەنگە بە دڵنیاییەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو هەرێمە ڕەنگە کۆتایی بەو پێبێت ئەو پرۆژەیە کە وڵاتە هەرێمیەکە خۆماڵی کردووە شکست بهێنێت وەکو چۆن لە لوبنان و لە سووریا شکستی هێناوە لە عێراقیش لەلایەن ڕایگشتیەوە ڕەت دەکرێتەوە دوجار ئەو مەشروعە و پرۆژەیەی ویلایەتی فقهی لە کەوتەیەکی مێژووی گونجاو نییە چونکە پرۆژەیەکی تێکدان و هەڵوەشانەوەی وڵاتانەکان و دروستکردنی ویلایەتی سەر بە ویلایەتی فقهین ئەو پرۆژەیە لە ڕێگەیە بەرەو کۆتایی خۆی بۆ ئەوەی وڵاتێکی شارستانی لە ئێرانیش دروست بکرێت دەرفەت بە ئافرێنرێن لە ناوچەکە لە عێراق لە سووریا لە لوبنان لە فەڵەستین لە یەمان لە تەواوی وڵاتە جیاوازەکان لە هەرێمەکەدا دکتۆر غازی فەیسەڵ ڕێڤەبەری سەنتەرە عێراقیش بووی ڤەکۆڵینی استراتیژیش ئەمانێش ئوردنێ پاکی ڕاستە خود گەلما دەبوون گەلک سوپاس بووە دکتۆر